کاکەرێم سڵاو لێبێ سواس بۆم دەرفەتە بەو پرسیارە دەست پێ دەکەم ئەم دۆخە بەم جۆرەی ئێستا بەردەوام بێت بازاڕە داراییەکان بەرەوکۆ ئاڕاستەگرن و ڕوونتر بڵین ئەو نرخانی کە خەڵک زۆر لەبارەوە دەپرسێ نەوت و زێڕوزی و چارەنووسیان بەکوێ دەگا. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئەم کاتێ بەڕێست و بینەرانیش باش سپاس کاک پشتیوان لە ڕاستیە ئەم دۆخەی کە لە حاڵەتی ئێستا لە کەنداوە دروست بووە و کاریگەرێکی زۆر خراپ و نێگەتیڤی لەسەر بازاڕە داراییەکان دروست کردووە وای لێ کردووە کە بازاڕە داراییەکان زۆر هەستیار بن بە ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئاستی سیاسی یاخود بڵین لەسەر ئاستێکی فەندەمێنتاڵ لە دنیاە ڕوئیان. بەردەوامبوونی ئەم دۆخانە ئەوە لای جەنابتەوە دیارە کە نرخی نەوتی گەیاندۆتە سەر و $100 و بینێ چێتە $120 و دێتەوە $100 و حەسە بەو گۆڕانکاریانەی کە ڕوئەدەن نرخەکان گۆڕانکاریان بەسەرادێت چونکە مەسلەی بەرزبوونەوەی نەوت بابەتێکی خەتەرە بۆ ئابووری نێودەوڵەتی لەبەرەوەی کە لە حاڵەتێکە باسیشمان کردو پێشترەکە نرخی نەوت بەرز بووەوە لە ڕاستیە بێتە هۆی ئەوەی کە بەروبوومی پیشەسازی لە داهاتووە تێچووی گیران بێ ئەمە بێتە هۆی ئەوەی کە لە داهاتوویەکی کورتمەودا و دوورمەوداشە ئەمە پێشبینی بەرزبوونەوەی هەڵاوسان بکەین و بینیمان لە هەفتەی ڕابردووە کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ دەرچوونی داتاکانی هەڵاوسان کە ناسراوە بە CPI ڕێژەی هەڵاوسان لە 103.3 و بەرزەوە بۆ 103.8 کە تارگەتی فیدراڵی خۆی لە ئەساسا دابەزاندنیەتی بۆ 102 ئەمە بێتەوەیەوەی کە گۆڕانکاری لە سیاسەتەکانی فیدراڵی لە ماوەکانی داهاتووە بکات و بانکی ناوەندی ئەمریکا نەتوانێت سوودی مانکی دابەزێنێت لەم ساڵە ئەمەشە بێتەوەی ئەوەی لە ڕاستیە ئەگەر مقیاسی بکەین یاخود پیاوانە بکەین و بەراوردی بکەین بۆ نرخی زێڕوزی و کاریگەریکی خراپەکە لەسەر مەسلەی نرخی زێڕوزی و ئەگەر احتیمالەتی دابەزینیان هەیە بەم دەرەنجامانە لە بازاڕەکانە لەبەرەوەی کە پەیوەندیەکی پێچەوانە هەیە کاتە سوودی بانقی لە بەرزی بمێنێتەوە نرخی زێڕوزی و لە بازاڕەکانە وەکو پەناگەیەکی ئارام ڕوو لە دابەزینەکەن و بابەتێکی تریژەیە بەدەر لەم بابەتە سیاسیانەی کە لە حاڵەتی ئێستا هەیە کە ئێمە زانین کە بۆرسەی نیویۆرک بە فیدراڵ ڕزێرڤ کاری گەورە لەسەر ئابووری نێودەوڵەتی دروستەکە لە حاڵەتی ئێستا تەحول و گۆڕانکاریەکی شەیە ئەوەی کە کیڤن وارش بەڕەسمی ناسێنراوەکو پارێزگاری نوێی لە ڕاستیە بانکی ناوەندی ئەمریکا ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان ینی کاریگەری لەسەر بازاڕەکان دروست کردووە لەبەرەوەی بەرهێنەر و بازرگان یعنی تێناگەن لەوەی کە ڕوئیایی بۆ نمونە فیدراڵی لە هاتنی سەرۆکێکی نوێە بۆ بازاڕەکان بە شێوەیەکە بێ عەلە لەقەڵ پێویستیان ببینین یەک دوو میتینگ هەیە یەک دوو پرس کۆنفرانسی کیڤن وارشەیە بۆەوەی کە یعنی بابەتەکان هەم لەسەر مستەوایەکی سیاسی باسەکەی هەم لەسەر مستەوایکی ئابووری باسەکەی ینی گۆڕانکاریەکان زۆر هەستیارن بەڕاستی باشە بۆتە هۆی ئەوەی کە بازاڕەکان ناجێگیر بن کاک هەرێم بابەتێکی تر لە دەستپێکی ئەم گەشتەیە باسم لە کاریگەریەکانی وتەکانی دۆناڵد ترەمپ کرد لەسەر پێنوێنی داو جۆنس و ئێستا تەماشایەکی نرخی زێڕوزی و واروەها نەوتم کرد لە بەراورد بە دەستپێکی گەشتەکەم بەر لە 35 خولەک تاوەکو ئێستا دەبینم کە $20 چۆتە سەر نرخی زێڕ و واروەها نەوت $3-4 دابەزیوە. دۆناڵد ترەمپ زۆر دەردەکەوێت زۆر پرس کۆنفرانسەکە قسە زۆر دەکا بەشێکی قسەکانیشی دووبارەی قسەکانی پێشی خۆین. ئەم کاریگەریە گەورەی کە هەر ماوە لەسەر بازاڕەکان بۆچی دەگەڕێنیتەوە؟ خۆی لە ڕاستیە لەبەرەوەی کە ئەو بارودۆخی کە دروست بوو لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە ڕاستەوخۆ ئەمریکا هەژمونی لەسەری هەیە و ئەوان ئەتوانن تا ڕادەیەک با بڵێن نەک 100% بەڵام قەرار لەسەر کۆتایی هاتنی جەنگەکە بدەن لەبەرەوە زیاتر قسە لە دۆناڵد ترامپ وەرەگیرێ ئەو دۆناڵد ترامپش زیاتر لە بەردەم ڕۆژنامە نووسان و لێدوان ئەیە و ختابەیە و ئەدرێسی نەیشنەکەوەی کە پێوترێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە لە ڕاستیە زۆر قسەکردنی دۆناڵد ترامپ وای کردو کە کاریگەری لەسەر بازاڕەکان دروست بێ حتا لەم ماوانە شەکەیسی لەسەر کراوەتەوە و لە کۆنگرس و سیناتەوە بە دوواداچوونی بۆ کراوە کە دۆناڵد ترامپ و عایلەکەی تێوەگلاون لە مەسلەی ئینسایدەر ترێدین کە بە گوێرەی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوئەیە لەبەرەوەی ئەوان مەزدەری قەرارن
هەندێک ترید و بازرگانیان ئەنجامدا و سەدان میلیۆن دلار قازان زیان کردووە لەبەرەوە دۆناڵد ترامپ بۆ نمونە ئێستا ئەگەر بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئێمە جەنگی ئێران کۆتایی پێ هاتووە لە ڕاستیە ئێمە چەندین جارم قسانەی کردووە کۆتایی پێ هاتوو نزیکین لە ڕێکەوتن و یەکسەر بازارەکان هەستیارە بن نرخینەوە بۆ نمونە دێتە خوارەوە نرخی زێر بەرز دەبێتەوە ئیندێکسی دۆلاری ئەمریکی دا ئەبەزێ بەڵامە بینیم لە پێچەوانەوە ئەگەر خطابێک لەلایەن ئێرانەوە بدرێ بڵێ ئەو بۆ چونانە ئەو قسانی دۆناڵد ترامپ ڕاستین و هیچ لێک تێگەیشتنێکی بازارەکان پێچەوانە ئەبنەوە لەبەرەوە بازارەکان بە گشتی و کۆی کە لە بیدایەتە باسم کرد نرخی نەوت زۆری بۆ بازارەکان هێناوە و زۆری بۆ اقتصادی ئەوروپی هێناوە لە حاڵەتی ئێستا بەدەر لەوەی کە لە ئەمریکاش باسمان کرد و مەسلەیەکی هەستیاریشە بۆ چین لەبەرەوەی بەشێکی زۆری نەوتەکە لە ئێرانە کڕێ ینی ئەمانە هەمووی معادلات و حساباتی خۆیانیان هەیە لەبەرەوە کە ئێمە بڵێن شخصێتێکی وەکو دۆناڵد ترامپ پێشکە بڵێت جەنگ وەستایان جەنگ بەردەوامە بە دڵنیاییەوە بازارەکان هەستیارە بن بەڵام هەستەکەم لەم ئەخیرانەیە لەم یەک دو هەفتەیە کۆتاییە قسەکانی وەکو بیدایەتی ئاگربەستەکە کاریگەریان نیە لەسەر بازارەکە لەبەرەوە بە جۆرێک لە جۆرەکان هەستەکەم بازارەکان خەریکە ڕادیان لەگەڵ ئەو لێدوانەی دۆناڵد ترامپ ئەو لێدوانەی دۆناڵد ترامپ کە لەسەر بازارەکان دەفە کاریگەریەکان تۆزە کەمتر بۆتە لەوەی پێشترە بوو. بینیمان ترامپ چوو بۆ چاینا واروەها ئێستاش پوتن ڕێکەوتنێکی لەگەڵ چینا واژوو کردووە ئیمزا کردووە ڕۆڵی چین بەم جۆرە هێشتنەوەی پەیوەندیەکانی لە نێوان لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکایە بەو جۆرەوە هەندێک ڕێکەوتناتوە تا ئاراوە بۆ کڕینی نەوت ئەم بابەتانە چ کاریگەریەک دەکەنە سەر بازاڕەدارایەکان و چاوەڕوانی چ گۆڕانکاریەکی لە ڕاستیە کاک پشتیوان بابەتێکی زۆر گرنگە ئەم علاقاتی پەیوەندی نێوان چین ئەمریکا و چین رووسیا لەبەرەوەی کە چین و رووسیا لە ماوەی 15 ساڵی ڕابردووە کاریان لەسەرەوە کردووە کە هەژمونی تاکجەمسەری ئەمریکا لە دنیای کۆتایی پێبێنن و کۆتایی هێنانەکەشی لە کاری ئەوان لە چوارچێوەی هاوکێشە ئابوووریەکانە بۆ جۆ هەوڵیان داوە کە بە جۆرێک لە جۆرەکان بەدیل بدۆزنەوە بۆ دۆلاری ئەمریکی و هەوڵیان داوە بازرگانی نێوانیان زیاتر بەهێز بکەن و هەوڵیان داوە هاوپەیمانی زیاتر لە سەرانسەری دنیاوە بۆ خۆیان ڕاکەشن و بەڕێزی شتاگەداری کە بەرەی برێکسیان دروست کردووە کە ئامانج لەی بۆ نمونە لێدانە لە دۆلار لە مامەڵە نێودەوڵەتیەکانە ئەمە ئەم علاقاتە پێم وایە سەردانەکەی ئەمریکاش بۆ چین پەیوەست بوو بە کۆمەڵێک بابەتەوە یەکێک لەو بابەتانە مەسەلەی پاڵپشتیکردنی ئێران و مەسەلەی کردنەوەی گەڕی و هرمز و چۆنیەتیکردنەوەی و چۆنیەتی دەست هەڵگرتنی چاینا لە مەسەلەی پاڵپشتیکردنی ئێران و بەشێکی تریشی پەیوەندی هەبوو بەو کۆمپانیا تەکنەلۆژیانەی کە لە ئەمریکا یاخود لە بەشێکیان لە چاینان و بەشێکیان لە ئەمریکا و چیپ دروستەکەن بە تایبەتی کۆمپانیای ئینڤیدیا کە ترامپ وەکو کارتێک بەرامبەر بە چین بەکاری هێنا لە ڕاستیە کە ئەیوت ئێمە چیپەکانتان پێ نافرۆشین لەمە دووە ئەگەر بێت و کۆمەڵک ئەم مەرجانەمان بۆ جێبەجێ نەکەن بەڵامە بینین یعنی کۆبوونەوەی ئەخیری شین جینپین و دۆناڵد ترامپ کۆبوونەوەی ئیجابی نەبوو بۆ بە شکڵێکی گشتی لە ئەوەی کە باسەکرێت لەبەرەوەی چین لەلایەکەوە ڕەتی کردەوە کە پێویستیان بە ئینڤیدیا بێ بۆ مەسلەی کڕینی چیپەکان و وتی ئێمە کۆمپانیا چینیەکانی خۆمان لەمە دووە ئەوە دروستەکەن ئەمە کارتەی ترامپی سووتان لە ڕاستیە شین جینپین لەلایەکی تریشەوە لە مەسلەی پاڵپشتیکردنی ئێران و کردنەوەی گەڕوی هورمزە شین جینپین ڕۆڵێکی ئەرێنی نەنواند و تا ڕادەیەکی زۆر هاوکار نەبوو بۆ بەرەو پێشچوونی دۆخەکە و تا ئێستش ئەبینین کە دۆخەکە بەم شێوەیە بەردەوامە لەلایەکی ترا بینین ڕێکەوتنامەیەکی نوێ لە نێوان چین و رووسیا ئیمزا ئەکرێت کە ڕێکەوتنامەیەکی استراتیژیە و بە تەواوەتی پشتە بەستێ بە ئابووری ینی علاق پەیوەندیکی ئابووری بەهێزتر لە نێوان چین و رووسیا ئەمانە هەموو ئاماژەی خراپن یعنی ئێمە هەر کاتێک بینیمانە و سعری زێڕش من پێم وایە لە خلالی ساڵی ڕابردووە تا ئەمڕۆ ڕاستەبانکە ناوەندیەکانێک کرن چاینا سەبەبی ڕئیسی بەرزبوونەوەی نرخی زێڕ بۆ لە بازاڕەکانە لەبەرەوەی بەردەوام هەوڵی کڕینی زێڕی داوە وەکو ڕزێروی خۆی وەکو خەزمکراوی خۆی زیاد بکە لە بەرامبەرە لە دۆلاری ئەمریکی داوە ئەمە لە خلالی 2025 و تا ئەم ڕۆژکە 2026 مانگی پێنجە ئێمە پێشتر چاینا بە بەردەوامی زیاتر لە 1 تریلیۆن دلار بۆندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای هەبوو لە حاڵەتی ئێستا ئەو بۆندانە دابەزیوە بۆ نیوە
تەنها بای 600 میلیارد دلار بۆندی حکوومەتی ئەمریکی ماوە کە ئەمەش ئاماژەیەکی مەترسیدارە لە دوای 2011 ئەمە کەمترین ڕێژەی بۆندەکە چین هەیبێ ئەمانە کاردانەوەی زۆر بەهێز سەر بازاڕەکان دروست دەکەن بۆ نمونە ئەگەر بێت و علااقاتەکان زیاتر بەرەو خراپی بچێ و چین و رووسیا زۆر لە یەکتر نزیک بنەوە ئەو بەرەی کە هەیەە زیاتر فراوانی بکەن و ئەو دراوەی کە بەرنمەیان هەیە دروستی بکەن و پاڵپشتی بکەن بە زێر لە ڕاستە بۆیان بچێتە سەر ئەمە بە دڵنیاییەوە نرخی زێر و لەگەڵی شازی و لە بەرەو تجارەتی نێودەوڵەتی فراوانە بێ لە بازاڕەکانە بەرز بێتەوە بەڵام هەر جۆرە لێک تێگەشتن و لێک نزیک بوونەوەیکی ئەمریکا و چین و تەفاهمکردن لەسەر کۆمەڵێک کێشە و مەشاکل کە لە نێوانیان هەیە لەوانەیە بە قازانجی زێڕوزی و نەبێ بۆ پێی کە لە ساڵانی ڕابردوو چینی کڕیاری یەکەمی زێڕوزی بۆ لە بازاڕەکانە و لەوانەیە بێتە فرۆشیار ئەگەر بێت و لێک نزیک بوونەوە ڕێکەوتن دروست بێت. سەبارەت بە زی و بە تایبەت لە ناوخۆی هەرێمی کوردستان بڕێکی زۆر زی و هاوردە کراوە لە دەست ئەو بازرگانانەیە کە کاری پێ دەکەن و چاودێریی باشی نرخی زی و دەکەن هەندێک جار دەبینین تەنانەت لە خوار نرخیەوەی کە پێڵێن شاشە و بۆرسەوە مامەڵەی پێوە دەکرێت ئەو دۆخەی زی و لە هەرێمی کوردستان بەکوێ دەگا پێشبینیت چییە بۆ بازاڕی زی و لە هەرێمی کوردستان و بەگشتیش پێشبینیەکمان لەبارەی نرخی زی و لە داهاتووە پێ بڵێ. لە ڕاستیە کاک پشتیوانێمە لە ڕێگەی بەرنمەکەی جەنابیش تۆ چەندین جار باسمان کردو لە مەسلەی کڕینی زی و خەڵکێکی زۆر تووشی زەرزیان بوون بەداخەوە لە بەرەوەی کە لە نرخێکی زۆر پێوانەی و بەرزە کڕینیان کردووە لە حاڵەتی ئێستا شابینین کە نرخەکان دابەزیون و بەرزبوونەوەیان تۆزێک بە گوێرەی بازار لە حاڵەتی ئێستا تۆزێک یعنی لاوازی پێوە دیارە ئەو شەپۆل و ئەو تەوژمە بەهێزەی کە لە ڕابردووە هەیبوو بۆ بەرزبوونەوە لە حاڵەتی ئێستا ئەو ئامادەیی نەماوە لە بازاڕەکان ئەمە بەنسبەت بازاڕەتی و پێشبینی شەکەم من وەکو خۆم زۆر گەشتبین نیم لە 6 مانگی ئایندا بۆ مەسلەی نرخی زی و پێم وایە نرخی زی لە کۆتاییە پێویستە دابەزینێک بکات جا دابەزینەکە لە ڕووی کاتەوە زۆر جار پرسیارێوەکەن چەنی پێچە مانگێکە 3 مانگە 6 مانگە لە ڕووی کاتەوە بەڕاستی ئێمە ناتوانین دەستنیشانی کاتەکە بکەین و بابەتێکی تریشەوە مەسلەی پێشبینیەکان با لێکدانەوەی غەڵەتی بۆ نەکرێ ئەمە تەنها بڕای شخصی منە لە ڕێگەی ئەزمون و زانیاری خۆم و ئەم قسانەکەم مەرج نییە ڕاست بێ بەڵام پێم وایە نرخی زی و لە داهاتووە لە خلالی ئەم ساڵ احتیمالی دابەزینی هەیە و نزیک بێتەوە لەوەی کە نرخ نزیک بکاتەوە لە $50 51 52 53 دلارێک لە بازاڕەکانەوە پێم وایە ئەو شوێنەش شوێنێکە کە وەبەرهێنەری ڕاستەقینە ئامادەی تایە و بەرهێنانێکی گەورە بکە لە نرخی زیوە لە بەرەوەی پێم وایە ئەم دابەزینە ئەکان نرخزی بەڵام ئەگەر باسە 2 ساڵ و 3 ساڵی ئایندە بکەین من پێم وایە نرخ لە $100 بۆ 2 ساڵ و 3 ساڵی ئایندە جێگیرە بێ و احتیمالی گەیشتنیشی بە $150 واردە بەڵام لە ئەم ساڵە ئەم گۆڕانکاریانەی کە ڕوویدا و ئەم بابەتانەیە کە باسمان کرد لە حاڵەتە و ئەو چارتەی کە ئەو مۆمەکانی زیو لە بازاڕەکانە ئاماژەمان پێێن ئەوە ڕادێکی زۆر ئەگەر و احتیمالەتی دابەزینیە لە بازاڕەکانە لە بازاری بەنسبەت هەرێمی کوردستان لە حاڵەتی ئێستا بەڵێ لە ماوەکانی ڕابردووە زیوێکی زۆر هاوردەی هەرێمی کوردستان کراوە و خەڵکیش بە دوای قەرەباڵەقی بازارکەوتن کڕینێکی زۆریان کردووە و ئەم هاتنەشی لە حاڵەتی ئێستا جۆرێک لە زۆری خستنە ڕوو هەیە ئەم نرخانەی کە زۆر دێنە خوار نرخی بۆرسەکانەوە پەیوەندی بەوە هەیە کە خستنە ڕوویەکی زۆر هەیە و خواستەکە وەکو جاران نەماوە لە بازارەکانە فحاڵەتێکی تەبیعی هەندێک جار ئێمە نرخ ببینین کە بێتە خوار بەڵخی بۆرسەکانەوە پەیوەندی بە بازاڕە داخلیەکانی عێراقەوە هەیە بەڵام زۆر جاری شەبین کە نرخەکان بەرز بێتەوە دیسان خەڵکە چن کڕینێکی زۆرەکەن و تەڵەب نییە لەسەر و شاشەوە ئەکڕین فحاڵەتێکی تەبیعی بازارە هەرێم ڕێبوار شارەزای بازارەدارەکان زۆر سپاسمان دوومان کردی سپاس بۆ شیکارەکانت